عزیزانی کورسات نیوز سڵاتان لەبێت بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. تەوەریم جاری بەرنامەکەمان تایبەتە بە نادیاری پرۆسەی خوێندن بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە. ئەوەی دەزانین کە ڤایرۆسی کۆرۆنا هۆکارێکی سەرەکی بوو بۆ ئەوەی کە خوێندن لە هەرێمی کوردستان پەکی بکەوێت. ئەگەرچی پارساڵ کاتێک ئەو ڤایرۆسە تەشەنەی کرد و بڕیاری ئەوە دراکە دەرگای خوێندنگەکان دابخرێت، وەرزێکی خوێندن کۆتایی پێ هاتبوو، واتە لە مانگی دووەوە بڕیاری ئەوە دراکە خوێندکاران لە خوێندنگەکاندا نەمێننەوە. بەڵام بۆ ئەم ساڵی خوێندن لەگەڵ ئەوەی کە لە کاتێکی زۆر درەنگ بڕیاری ئەوە درا کە دەرگای خوێندنگەکان بکرێتەوە و ئەمەش ماوەیەکی کەم خوێندکاران لەناو خوێندنگەکان دامانە و دواتر بڕیاری ئەوە درا جارێکی تر دەرگای خوێندنگەکان دابخرێت. ئەگەرچی هەر تاکێکی ئەم کۆمەڵگەیە و تەندروستی هەر تاکێکی ئەم کۆمەڵگەیە گرنگە و هەمیشە دەوترێت خۆ پاراستن باشترە لە چارەسەرکردن و بە تایبەت منداڵ، یعنی هەرێکێک لە ئێمە کاتێک خوێندکارمان هەیە لە خوێندنگەکاندا دڵڕاوکی ئەوە داین کە منداڵەکانمان لەو ڤایرۆسە بە دوور بن، بەڵام ئەمە ناگاتە ئەوەی کە پرۆسەی خوێندن نەکەوێتە مەترسیەوە و ئەوە ناگەێنێت کە باس لەو کاریگەریە نێگەتیڤانە نەکرێ کە بەهۆی بەردەوام نەبوونی خوێندنەوە دووچاری خوێندکاران دەبێتەوە. ئایا پرۆسەی خوێندن تاکەی بەم شێوەیە بەردەوام دەبێت و لە ئێستادا ڕەوشەکە لە چه ئاستێکدایە و بڕیاری چی دەدرێت بۆ ئەوەی کە خوێندکاران جارێکی تر بگەڕێنەوە ناو خوێندنگە؟ تەوریم جاری بەرنامەکەمان درێژە پێدەدەم بە میوانداری هەریەکلا بەڕێزان دکتۆر هێرش سەید سەلیم، جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی، ئاشتی کەمال یاریدەدەری سەرپەرشتیاری یەکەم لە پەروەردەی ڕۆژئاوا، هەروەها مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان کە بە سوپاسەوە جەنابیان لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیانە بێ. ئێوەی بەڕێزیش دەتوانن لە ڕێگەی پیجی سەرەکی کورسات نیوزەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بن و هەر پرسیارێکتان هەیە دەتوانن بە کۆمنت ئاڕاستی بکەن و ئێمەش ئاڕاستی میوانەکانی دەکەین. زۆر بەخێر بێن. دکتۆر هێرش سەرەتای مەلای جەنابەت، ئەمە لەو پرسیارەوە دەست پێ بکەم سەرەتا. لە ئێستادا ڕەوشی ڤایرۆسی کۆرۆنا لە چه ئاستێکدایە؟ بەڵێ بەداخەوە ئەو پەرسەندانێکی ئێستا لە هەرێمی کوردستان بەگشتی و ناوچەی سلێمانیش بە تایبەتی لە ڕووی بڵاوبوونەوە یاخود زیادبوونی ڕێژەی توشبووان ئەبینرێت. ئەمە دەرهاوی شتەی ئەو بەلا ڕێدابردنی یاخود دەتوانم بڵێم کەم تەرخەمی لەسەر مەسەلەی خۆپارێزی لە سەرەتای بە تایبەتی سەرەتای مانگی سێوە کە هەم وەرزی هەم فەسڵی کۆمەڵەیەک بۆنەی نەتەوەیی و سیاسی و ئاینی و کللتوری و ڕۆشنبیری و ئەمانە وای کرد کە بەڕاستی بارودۆخەکە لە ماوەیەکی دیاریکراوی دوو هەفتەیدا ئامارەکان بە ڕێژێکی بەرچاو زیاد بکات. ئێمە لە حاڵی ئێستاشدا ناڵێن لە بارودۆخێکی مەترسیدارداین، بەڵام بۆ هۆیەوەی کە دوو ئاراستەی پێچەوانە هەیە لەوەی کە زۆربوونی ژمارەی توشبوون بە ئاراستی پێچەوانەی ئەوە ئەڕوات کە هاوڵاتیان خۆپارێزیان کەم بووە، بۆیە هاوڵاتیان و کۆرۆنا بە دوو ئاراستی پێچەوانەوە ئەڕۆن. ئەگەر ئێمە ژمارەکان زیادیش بێ بەڵام خۆپارێزی زیاد بکرێت ئەوە بە دڵنیاییەوە ناگەینە قۆناغی مەترسیدار، بەڵام ئەگەر ئەم شێوە لە جێبەجێکردنی ڕێنمایانە بەو شێوە کەمە بەردەوام بێ بە دڵنیاییەوە ئەوە ئەگەینە قۆناغی مەترسیدار. هیوادارین ئێمە بەهۆی ئەو گرتنەبەری ئەو ڕێوشوێنانەی کە ڕنگدانەوەی هەبووە لە هەفتەی پێشووەوە کە تۆزێک مەسلەی خۆپارێزی قۆناغێک چۆتە پێشەوە ئەوە ئامارەکانیش ڕاستە ئاماری توشبووان ئێستا تۆزێک زیادی کردووە، بەڵام خۆشبەختانە ڕێژەی داخەڵبوون لە نەخۆشخانەکان ئەتوانم بڵێم هاوسەنگە لەگەڵ دەرچوونی نەخۆش، ئەتوانم بڵێم لە ماوەی دووسێ هەفتەیە لە نێوانی 80 بۆ 90 نەخۆش نەزیاد نەکەمی نەکردووە ئەوە، بەڵام بەداخەوە کە بەهۆی زۆربوونی ڕێژەی توشبوون ڕێژەی گیان لە دەستدانی زیایی کردووە. ئەمانە زەنگێکن بۆ ئەوەی ئێمە لە ئێستایا بتوانین یاخود هەوڵ بدەین کە لە شوێنێکا بوەستین بەرەنگاری ئەم بارودۆخەی کە بەهۆی خێرایی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە ئێستادا تووشی بووین ئەتوانین ئەم هاوسەنگی ڕاگرین لانی کەم تا ئەگەینە ئەوەی کە پرۆسەی ڤاکسین بە شێوەیەکی بەرچاو ئەچێتە پێشەوە و بەرگریەکی گشتی لە ناو هاوڵاتیان و
هەرێمی کوردستان بە گشتی دروستە دێت. بەڵێ دکتۆر پێتان وانە کردنەوەی دەرگای خوێندنگەکان یەکێک ببێت لەو هۆکارانەی کە بەم شێوەیە نەخۆشیەکە زیاتر تەشەنەی کرد چونکە لە پێش ئەوەدا تقریبان بەرەو کۆنتترۆل ڕۆشت بوو دو ئەوەی کە بڕیاردرا دەرگای خوێندنگەکان بکرێتەوە بە ماوەیەکی کەم ینی بارودۆخەکە بەو شێوەی لێ هات. ئەمە ئەزانی خۆی مەسلەی خوێندن مەسلەیەکی هەستیارە ینی ئێمە زووتریش من خۆم کۆمنتم لەسەر ئەوە هەبووە کە خوێندنگاکان ئەبێ بخرێتە دوای هەموو ئەوانەی ترکە ئەو شوێنانەی ترکە ئەبنە سەرچاوی هۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لەبەر دوو هۆکاریە کەمیان ناوەندەکانی خوێندن ناوەندێکن کە تۆ ئەتوانی بە ئاسانی دەستنیشانی حاڵەتەکان بکەیوە بە ئاسانی بەرکەوتەکانی ئەو کەسانە جیا بکەیتەوە کە پۆزەتیڤن بەڵام لە سەیرانێکا تۆ ناتوانی دەستنیشانی ئەم حاڵەتانە بکەی کە پۆزەتیڤن و ناتوانی بەرکەوتەکانیشیان بدۆزیتەوە لەبەر ئەوە ئەمە هۆکارێک بۆی بۆیە پرۆسەی خوێندن دوای هەموو شوێنانەی تر ڕێوشوێنی بەرامبەر بگیرایەتە بەڕاستە حاڵەتی پۆزەتیڤ لە ناو خوێندنگاکان زیادی کردبوو بەڵام ئێمە ئەمانتوانی بە شێوکی باشتر کۆنتترۆلی بکەین ئەمە یەک دووەم بەڕاستی خوێندن شوێنێکی معریفیە یعنی باشترین وەسیلە بۆ بڵاوکردنەوەی ڕۆشنبیری تەندروستی هۆشیاری تەندروستی لە ناو خوێندنگەکانەوە دەست پێەکە هەر لە قۆناغی سەرەتاییەوە بگرێت تا قۆناغی کاتێک کە باس لەو بابەتانە ناکرێ باس لە پەروەردەکرێ ئێمە بەداخەوە ئێڵێم کە ئێمە بە شێوەیەکی گشتی هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بزات لە منطقەی ئێرە و لە ناو ئەم منطقەی بڵێن عێراق و ئەو دەوروبەرش هەرێمی کوردستانیش لە مەسلەی هۆشیاری تەندروستی بەڕاستی لاوازین لەبەرەوە ئەرچێکی لە پێشینەی هەموو ئێمە وەکو دەستگا تەندروستیەکانیش کە بتوانین ئێمە هۆشیاری تەندروستی لە مناڵەوە دەست پێ بکەین وردە وردەتیا چەکەرە کات و گەورە بێ بتوانێت خۆی ئەم شتانە وەرگێ خۆی قەناعەت کاکە لە چ بارودۆخێکە پێویستی بۆیە بەرەنگاری ئەم زۆرۆفە ناتەندروستانە بێتەوە ئەم هۆکارانە ئێمە لەگەڵ ئەوە نەبووین کە بەڕاستی بەو شێوەیە بێ بەڵام زۆر باشەکەین چارەنووسی خوێندن بۆ لەمە دوات چۆن دەبێت مامۆستاشتی منێمە لای جەناب بدەمێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم کاریگەری خراپەکانی ینی ئەو حاڵەتی کە لە ئێستادا خوێندن بەو شێوەیە پەکی کەوتووە لەسەر خوێندکاران و لەسەر منداڵەکانمان چی دەبێت؟ سپاس بۆ جەناب سپاس بۆ بەرنامەکەتان زۆر سپاس. من ئەوە بڵێم زیاتر پرۆسی پەروەردە لە ئێستاە ڕاستە ئەتوانین بڵین بەرەو دواوە چووە لەبەرەوەی کە کۆمەڵی کێشە هەیە لە ناو پەروەرداوە جەناب پێشتر باس کرد ئایا پەروەردە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەم وەزعی ئێستا ئەتوانین ئەوە بڵین کە بڵین ئێمە ئەتوانین لە ڕێی پەروەردەوە وەکو دکتۆر باسی کرد ئێمە ئەتوانین لە ڕێی پەروەردەوە ئەو ڕێنمایانە بین بە خەڵکی و لەو کاتەوەی کە پەروەردە کراوەتەوە زیاتر کە خوێندن دەستی پێ کردوتەوە کۆمەڵی ڕێنمایی زۆر باش دراوە بە قوتابیان و مناڵان و خوێندکاران بەڵام ئێمە ئەبێ ئەوەمان لە یاد نەچێکە وەزعێکەیە کۆرۆنایەکەیە کە لە ئارایەوە هەموو دنیای گرتوتەوە ئێمە ئەبێ جانی مناڵەکانمان لە پێشتر دانێن لە پێشەوەی کە پەروەردە و پرۆسەی خوێندنەکە بێنین ئەبێ هەوڵ بیم بزانین بە چی ڕێنماییە گەمە بکەین وەزارەتی پەروەردە هەر لە ئەساسەوە لە سەرەتای ئەم وەزعەوە چەندین دراسە و چەندین بڕیاری دەرکردووە زیاتر هەمووشی لە بەمبەستی ئەوەیە کە بتوانێت چۆن ڕێگەیەک دۆزینەوە هەم خوێندن نەوەستێت هەم زاڵبین بەسەر ئەم نەخۆشیێشا کە دروست بووە کۆمەڵی ڕێگای گیراوەتەوە بەر ئەتوانین بڵین کۆمەڵشت کراوە مەسەلەن ماوەیەک داوامی دەست پێ کردەوە دوایی زانی کە هەستەکە وەزعەکە باش نییە جارێککە دایخستەوە بەس من حەزەکەم یەک جاوی بەڕێز بەمە لەسەرەوەی تا چەند کردنەوەی قوتابخانەکان کاریگەری هەبوو من ناڵێم ئەوەنەی کە چوونە دەرەوە و سەیران و کۆمەڵی کە لە نەورۆزە و لە وەرزی بەهارا دروست بوو ئەوەنە لە قوتابخانەکانە دروست نەبوو قوتابخانەکان ئێمە وەکو یەکی سەرپەرشتیکردن ڕۆژانە ئێمە سەرپەرشتی و قوتابخانە ناکەین ڕۆژانە سەرپەرشتیارەکانمان بە دووادا چوونەکە سەردانی قوتابخانەکانەکە ئەو وەزعەوە نەبووە کە لە ناو قوتابخانەکانە هەبوو بەڕاستی یعنی کۆنتترۆل بوو ئەو توانی ڕاستە لە قوتابخانەیەک یەک دوانەی گرت سەیتەرەکرا بە سەریاهی نەکرا بەڵام تۆ حسابیەوە کە من لە نەورۆزە یەک ژمارەیان پێوت وتیان 51 ملیۆن لە دوکانە دەوەرە تۆ 51 ملیۆن بچێتە دوکانەوە ئەبێت چی دروست بێ هیچ قوتابخانەیەک لە 1000 تەلەبە کەمتر زیاتری تیانی ئەگەر هەرە قوتابخانەکەیە مەکتەبانەیە کە
100 تەلەبێتە یعنی بەڕاستی ئەمانامی کاریگەری هەیە بەڵام ئەبێ ئێمە ژیانی مناڵەکانمان ژیانی مامۆساکانمان لە پێشتردانین لە پێش هەموو شتەکان باش ڕاستە منیش هەر وەک لە سەرتاوە ئاماژەم پێکرد کە تەندروستی هەرتاکێک بۆ ئێمە زۆر لەوە گرنگترا بەڵام بە تایبەت منداڵی سەرەتایی پۆلی 1 و 2 یعنی ئەوەی کە زۆر ئاماژەی پێ دەکرێت ئەم خوێندکارانە پار لە پۆلی 1 بووە نیوەی منهەجی خوێندووە و ئەم ساڵیش لە پۆلی 2 مانگێکی خوێندووە هێشتا بە هەردوو ساڵەکە ساڵێکی تەواوی نەخوێندووە ینی ڕەنگە ئەم منداڵە هیچ نەزانێ تەواوی حرفەکانی نەخوێندبێ و بە تایبەت جگە لە پۆلی 1 و 2 پۆلی 12مان هەیە یعنی چارەنووسی چەند ساڵ خوێندنی قوتابیەک بەسراوەتەوە بە پۆلی 12ەوە لە وڵاتی ئێمە وایە یعنی ئەم دوو مەرحەلەیە زۆر هەستیارن چۆن بتوانێت مامەڵە لەگەڵ ئەم دوو مەرحەلە ئەم دوو مەرحەلەیە زۆر هەستیارن بەڵام زۆر جیاوازن هەیە قۆناغی 12ەکانمان ماشەڵڵا گەورن ئەزانن چیەکەن خۆیان هەست بە خۆیانەکەن بۆ خوێندنیش بەردەوام بۆ لەگەڵیانە خوێندندا نەخراوە لە قۆناغی 12 بۆ لەبەرەوەی گەورن هەمووی ئەزانێت چۆن بیکە بەڵام کێشەکەمان لە پۆلی 1 و 2 وەکو جەنابوتی پار یەک وەرزی خوێندووە نیوەی حرفەکانی نەخوێندەوە پۆلی 1 ئێستا تۆتە پۆلی 2 نیوەی حرفەکان نازانێ لە دووشەوە تا وەزعێکی هەیە نوێن بە مۆرزە تاوا بێ جارێککە هین بکاتەوە ئەمە گەورەترین کێشەیە بەڵام ئەمانەوەی بەدیلێ بۆ ئەمە بدۆزینەوە مەسەلەن ئایا دایخین کە ئەمە زۆر خراپە نابێت کەسمان لەگەڵەوە بن کە خوێندن ڕابژیرێت و قوتابخانەکان دابخرێ بەڕاستی بەڵام خراپ هەیە و خراپتر هەیە با ئێمە وازە خراپترینەکە بینین ڕاستە خراپە بەڵام خراپەکە باشترە خراپتر زۆر باشە دوای باس لە بەدیلەکانی شەکەی نەگەڕێمە وڵات مامۆستاشتی مامۆستا ئەحمەد سڵاوت لێبێ من ئێمە لای جەنابەت جەنابتان وەک سەرۆکی کێتی مامۆستایانی کوردستان من ئەمەوە پرسیارە لە ئێوە بکەم لەو کاتەوەی کە خوێندنگەکان کرایە و دەستپێکی کردنەوەی ساڵی نوێی خوێندن بوو ئەگەر بە ئامارێک لاتان بێت ژمارەی ئەو مامۆستا و خوێندکارانی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون بەبەستەکەم ئەوەیە یعنی ئێمە باسمان لەوە کرد لەگەڵ میوانەکانمانە کردنەوەی دەرگای خوێندنگەکان هۆکارێک نەبووە بۆ ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا بەرەو زیاتر بچێ بەڵکو بە پێچەوانەوە ئەمان هۆکارێک بوو بۆ ئەوەی کە هۆشیاری بە خوێندکاران زیاتر بدەن بۆیە من ئەمە پرسیارە بکەم یعنی ژماری توش بووان لە ناو سێکتەری پەروەردەدا بە مامۆستا و بە قوتابیەوە زۆر بووە شەوتان باش سلااو ڕێزم هەیە بۆ میوانە بە ڕێزەکان هەروەها بۆ جەنابت و بۆ بینێرانی کەناڵە بەڕێزەکەتان هیوای تەندروستی دەخوازم بۆ سەررجەم دانیشتوانی هەرێمی کوردستان و جیهان دیارە کردنەوەی دەرگای قوتابخانەکان یان لە دوای دەرگای قوتابخانەکان ڕێژەکان بەرز بووە دیارە ئەوە ئێمە بە شتێکی بەرچاومان بینی بە حکمی ئەوە دەمانزانی لە مانگی سێ تێکەڵبوونێکی زۆر دەبێ و قڵەباڵەقێکی زۆر دەبێت و ئەمیش دەبێتە هۆکاری توشبووان و دکتۆر هێرش ئاماژەی پێکرد پابەندنەبوونی خەڵک بەو بریارانە بەڕاستی لە دوای دەرگایکردنەوەی دەرگای قوتابخانەکان بۆ پۆلی 12 تەسەوڕ ناکەین کارگەرێکی گەورەی بوو لەسەر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە پێچەوانەوە ئەو خوێندنە کە بەردەوام بوو دەبین ڕۆژ ڕێژەکان بەرز بووە ئێمە لە سەرەتای خوێندنەوە لە مانگی نۆدا پرۆژێکی باشمان پێشکەش بە وزارەتی پەروەردە کرد کە خوێندن 3 ڕۆژ بێت لە ناو نەوەندەکانی خوێندن و 3 ڕۆژیش بە ئەلکترۆنی بێت خوێندنی باڵا ئەو پەیڕەوی کرد یان بڵێن ئەو بەرنامەی خۆیان کە ناوی بەرنامەی ئاوێتە بەڕاستی تا ڕادەیەک سەرکەوتوو بوو و توانرا خوێندنێکی باش بکرێت و با بڵێن وەرزێکی باش زیاتر لە تەسەوڕەکەم لە 170 خوێندنی ئیمساڵ خوێندنی باڵا ڕۆیشتۆ بەڵام وزارەتی پەروەردە دیارە بەرنمەیەکی تر بوو و لەسەر بەرنمەیەکی تری کاری کرد کە ئەویش هەموو بە ئەلکترۆنی کرا دیارە نەکرا و ئەو کاتە سەردەمی بایکۆتی مامۆستایان بوو و ئەمیش بۆ هۆکاری ئەوە کە بەڕاستی لاوازیەک بێت لە پێشوازیکردنی خوێندنی ئەلکترۆنی کە دەرگای خوێندن کراوە تەسەوڕ ئەەکەم بەپێ ئەو ئامارانەکەیمە چاودێریمان کردووە ئەگەر دکتۆر هێریشش زانیاری باشتری بێت لە نێوان 10 بۆ 20% لە ژمارەی قوتابیان و خوێندکاران و مامۆستایان توش بوون بەڵام خۆشبەختانە کۆچکردو لە ناو قوتابیان و خوێندکاران نییە لەبەرەوە ئەوانەی کە کۆچکردن بە تەمەنیان هەمووی لە سەروی 30 ساڵە بەڵام بەداخەوە بەس تەنها لە جەژنی نەورۆزەوە یان بڵێن لە پشۆکانی نەورۆز و تا ئێستا تەسەوڕەکەم نزیکەی 9 مامۆستا یان 10 مامۆستا بە ئیمرۆوە مامۆستایەکمان لە شاری هەولێر کۆچی دوایی کرد سەرپەرشتیارێکی بەڕێز بوو کە پێشتریش ئەندام نقێکمان لە سلێمانی بەڕاستی کە تەمەنی نەگەیشتۆ 50 ساڵ ئەوش کۆچی دوایی کرد نزیکەی 10 مامۆستامان ئێمە
بەو نەخۆشیە لە ماوەی پشووی نەورۆز و تا ئێستا کۆچی دوایان کرد واتە کە ئەوەی مامۆستا ئاشتی باسی کرد خوێندن مافێکی سەرەتایە بۆ مرۆڤ و لە هەرێمی کوردستان و لە عێراق بەپێی دەستور عراقی خوێندن مافی هەموو کەسێکە و دەبێت بپەرامبەر حکومت دابینی کە بەڵام لە خوێندن گرنگتر ژیانە واتە دابینکردنی ژیان و تەندروستی ئەوە لە هەمووی گرنگترە وەستانی خوێندن ئەو بریارێکی ناچارەی بوو کە لیژنەی بەرانگبوونەوەی کۆرۆنە لە هەرێمی کوردستان ئەو بریارەیدا لە ناچارەیە بۆ ئەوە ژیانی مامۆستایان و قوتابیان و خوێندکاران بپارێزێت و نەگەینە قۆناغێکی مەترسیدار پرسیاری ئەوە لە جەناب بکەم لەسەر ئەو قسەی جەنابەت ڕاستە ئێمە هەمومان دەڵێن کە ژیانی هەرتاکێک گرنگە بەڵام یعنی هەمیشە باس لەوە دەکرێت دەڵێن بۆچی کۆرۆنا بەس بەرۆکی پەروەردەی گرتووە یعنی ئێمە دەبینی شوێنە گشتیەکان کراوان شوێنە گشتیەکان هەیە وەک ئێوە هەمووتان کۆکن لەسەر ئەوەی کە لە نەورۆز و چوونە دەرەوەی خەڵکدا ئەم تێکەڵایە زۆرەی کە هەیە ڕێژەکانی بەرز کردوتەوە کەواتە بۆ بەس ئێمە ینی پەروەردە ینی پرۆسەی خوێندن ڕابگیرێ خۆ ئەو شوێنە گشتیانی تریش ئەمانە ڕەنگە هەرێکێکیان هۆکارێک بن بۆ ئەوەی کە ڤایرۆسەکە زیاتر بڵاو بێتەوە لە ناو خەڵکە دوو خاڵ زۆر گرنگە بنیسە ئەم بە کورتی ئاماژەی پێکەم تاکو دەرگامان لەگەڵ باشووری عێراق کراوە بێت ئەو نەخۆشیە لە ناومان نامێنێتەوە لەبەرەوە لە باشووری عێراق هیچ ئیلتیزامێک بەو ڕێکارە تەندروستیەکان نییە بە تایبەتی کۆمەڵێک گرتبوونەوە و خۆپشاندنی گەورە کرا لە بەغدا ژمارەیەکی زۆر لە وڵاتی ئێران بێ پشکنین و بێ جیازی سەفەر هاتنە بەغداوە تێکەڵبوونێکی گەورە دروست بوو و ئەوانیش دێن گەشت دەکەن لە سلێمانی و لە هەولێر و لە دووهۆک و دەرگاکە بۆیان کراوەتەوە و بەڕاستی بێ پشکنین ئەمە یەک لە خاڵەکانە خاڵێکی تر ئێمە هەستمان کرد بەڕاستی لە نێوان شارەکان با بڵێن پێشبڕکێکی سیاسی هەیە کێ زیاتر نەورۆز دەکاتەوە کێ زووتر ئاگر دەکاتەوە کێ زیاتر ڕێگادا پرسە بکرێت مزگەوتەکان قەڵەباڵق بێت جادەکان قەڵەباڵق بێت بازار ئەم پێشبڕکێ سیاسیە بەڕاستی کە دکتۆر هێرش ئاماژەی پێکرد باجماندا خوێندن بووە قوربانی ڕاستی قسەکەتەوە زۆر بەڵام ئەمڕۆ دەبینی ڕێکارەکان قورس کراوە و ئەمڕۆ دەرگاکان زۆربەی دەرگاکان داخراوە ئیستێشە ئێمە دەتوانین بۆ نمونەوە ڤاکسینەکە لە هەرێمی کوردستان دابین کراوە و بێ بەرامبەرەوە هەموو کەسێک دەتوانێت ناوی خۆی تۆمارکە من یەک لەو کەسانە بووم ئەمڕۆ بەڕاستی ڤاکسینەکەم داوە بەڕاستی تەندروستیم باشە و هیچ کێشە و گرفت نییە ئەمە دەرگایە کراوەتەوە ئێمە سەردانی وەزیری تەندروستیمان کرد پەیمانی بە ئێمە داوە ئەو مامۆستایانمانە کە نەخۆشن کە مامۆستای پۆلی دوانزن کە تەمەنیان لەسەر و 6 ساڵە ئەو مامۆستانە کە نەخۆشی شەکریان هەیە هەوڵدەین ئێمە هاانی مامۆستاکانمان بدەین مامۆستاکانمان بەڕاستی بەشدار بوون پرسیاری ئەوە لە جەناب بکەم مامۆستا ئێوە تا چەند کارتان لەسەر ئەوە کردووە کە ئەو مامۆستایانەی کە پێویستیان پێیەتی بتوانن ئەو ڤاکسینە وەربگرن وزارەتی تەندروستی دەرگای کراوە وعدی بە ئێمەداوە لە دووهۆک بۆ نمونە ڕاگەێرا ئەو مامۆستانی پۆلی دوانزە دەتوانن سەردام بکەن زۆر بە خێرایی ناوەکانیان تۆمار دەکرێت و ڤاکسینیان پێ ئەدرێت و وزارەتی تەندروستی و وەزیری تەندروستی و بیریکاری وەزیری تەندروستی دانیشتێکی باشمان کرد و پەیمانان بە ئێمەدا هاوکارن بەڵام تەسەوڕەکەم زۆربەی مامۆستاکان یان خەڵک بەڕاستی ترسی ئەوە هەیە ئەو ڤاکسینە بدە ئەوە زیاتر دکتۆر هێرش حەزەکەم زۆر باشە ئەگەڕێ وڵات دەستخۆش با لەسەر هەمان پرسیار بۆستی مامۆستا دواتر ئەگەڕێ وڵات دکتۆر هێرش بۆچی خەڵک ترسی ئەوەی هەیە کە ئەو ڤاکسینە لە خۆی بات خەڵک دوای هاشوهوشی ڕاگەاندنەکەوێت زیاتر لە وڵاتە بە تایبەتی لێرە مەسەلەی سۆشیال میدیا زۆرش دەشێوێنێ بەداخەوە لە زۆربەی ئەم بارودۆخانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە ئەوەنەی سۆشیال میدیا کاریگەری لەسەر دەرونی تاک هەیە ئەوەنە ڕاگەیاندنە فەرمیەکان یاخود ڕۆژنامە و گۆڤارە فەرمیەکان کاریگەریان نەبووە ئەمە وای کردووە کە شڵەژانێکی دەرونی لە لای خەڵکی دروست بێ لە زۆربەی شتەکانە یعنیەوە دیقەتانە لە سەرەتای سەرەڵدانی کۆرۆناوە تا ئێستا بە دەیان جار ئێمە تووشی ئەم تەنگژانە بووینێتەوە و هاوڵاتیان خراونەتە ناو کۆمەڵێ مەسایلی دڵەڕاوچەی توندەوە کە ینی لە ڕووی زانستیەوە هیچ بنەمایەکی نییە ئەمە مۆزوعی ئەم ڤاکسینە ئێمە نازانین تا ئێستا لە ڕووی زانستیەوە هیچ بڵێن لێکۆڵینەوەیکی دقیق نەبووە کە بڵێ ئەم ڤاکسینە بەو شێوەیە کاریگەری یاخود لێکەوتی خراپی ئەبێت چونکە بۆی هەیە ئەم شەڕێکی بازرگانی بێت بۆی هەیە شەڕێکی
جەمسەری بێ بۆی هەیە شەڕی سیاسی بێ ئەمانە لەبەرەوەی کۆمپانیەکانی دروستکردنی ڤاکسین هەر لە سەرەتاوە چێبڕچێیان بوو لەسەر ئاستی بەرهەمێنانی ڤاکسینەکە و ساخکردنەوەی ئەم ڤاکسینە ئێمە لەوەتەی کە ئەم ڤاکسینە گەیشتۆتە هەرێمی کوردستان و بەکار هاتووە لەلایەن زۆرینەی پزیشکان و کارمەندان بە تایبەتی ئەوەی ئێمە ئاگادارین لە سنووری پارێزگای سلێمانی بەڵێ ڤاکسین لە هەموو ڤاکسینێ تەنانەت ڤاکسینی ئەنفلۆنزای وەرزیش کە بەکارێنی بۆی هەیە هەنێک لە نیشانەکانی ئەو نەخۆشیە وەکو مەسەن تایەکی نزم زۆرین نەبێت و یاخود لەژداهێزرانێک بۆ دروستکە ئەمانە ئاساین شتی ئاساین بەڵام ئەوەی کە ئەوترێ مەسەلەی خوێنمەین هیچ حاڵەتێکمان لە سنووری پارێزگای سلێمانی تۆمار نەکردووە بە مەسەلەی خوێنمەین کە ئەمە بەپی ئەو داتایانەشی کە لە عالەما بڵاو کراوەتەوە زیاتر لە 18 ملیۆن ڤاکسینی ئەسترازێنیکا بەکار هاتووە لەو هەمووە ژمارەیەکی زۆر کەم دەگمەن هەبووە کە کاریگەری یاخود مەسەلەی خوێنمەین لە کەسانە دروست بووبێ کە لەوانەیە هۆکاری تریە بێ لەوانە هۆکاری جیاوازیە بێ لەوانەشە خودی ڤاکسینەکە بێت وەرگرتنی ڤاکسین بۆ مامۆستایان تا چەند هاوکار دەبن یعنی بەتایبەت ئەو مامۆستایانی کە وەک مامۆستا ئاماژەی پێکرد نەخۆشیان هەیە یاخود پێویستیان بەوە یاخود تەمەنیان ئەوەی کە پێویست کە ئەو ڤاکسینە بەکاربێنی ئەوە تەندروستی ئێمە دەستکراوەین لەسەر مەسەلەی ئەوەی کە چێ پێویستی پێێتی بەڕاستی ینی ئێمە لە ئێستادا ئەوانەی کە تەنانەت نەخۆشی درێژخایەنی شایە مەترسیان لەسەرە کە ئەگەر تووشی ڤایرۆسی کۆرۆنا بن و ئەکەونە بارێکی تەندروستی سەختەوە ڕێگامان داوە کە بێن و ڤاکسینەکە بەکاربێنن بەڵێ ئێمە لە ڕێی ڕاگەیاندنەکانی بەڕێبەراتی خۆپاراستنی سلێمانیەوە ڕامانگەیاندووە و چەند مەڵبەندێکی تەندروستی لە ناو سنووری پارێزگای سلێمانی دەستنیشان کراون کە ڤاکسینەکە دابەشکەن ئێمە لە ناو سلێمانیا 12 سنتەرمانەیە بۆ دابشکردنی ڤاکسین کە سەرەکیترینیان ئەوەیە کە لە نەخۆشخانەی کە پێڵن شیرەکە بەڕێبەرێتی خۆپاراستنی سلێمانی لەوێ ڤاکسینەکە دابەشەکەین ئێمە هەر کەسێکیش چوو بێت بەڕاستی بەڵام ئێمە حەزەکەین لێرەوە ڕایگەێنین کە ئەولەویەت ئەدەین بەوانەی کە ضرورن مەسەلەن ئێمە مەسەلی مامۆستایان بەڕاستی لە ئێستادا بە پێویستی زانین و ئەوانەشی کە بەرکەوتیانەیە مەسەلەن هێزەکانی ناوخۆ ئەوانەی کە لەگەڵ ئێمە هەمانگر یاخود ئەوانەی لە فڕۆکەخانەکانە لە مەرزەکانە بەرکەوتەی زۆریان لەگەڵ ئەو خەڵکانە هەیە کەێنەوە احتیمالی پۆزتیڤیان هەیە لەبەرەوە ئەمانە ئەکرێنە ئەوەی پێڵێن پرایەریتی ینی پێشینە ئەدرێ بەوانە و ئێمە ڕەچاوی ئەم ژمارەکەمەی ڤاکسینە چکە بەڕاستی ئەو ژمارەیەکی هێندە نییە کە بتوانین ئێمە بەسەر هەموو خەڵکادا بەشیکەین و چاوەڕێ ئەوەکەین لە قۆناغەکانی ئایندەیە ژمارەکان زیاد بێ یاخود لانی کەم حکوومەت یاریێمی کوردستان ئەوەی کە بەنیازە ئەو بودجەی دابینی کا بۆ کڕینی ڤاکسین کە پێم وابێ کارێکی هێندە قورس نییە وەزارەتی تەندروستی ئەتوانێت لیژنەیەکی تەشکیل کردووە بۆ ئەوە و لەگەڵ کۆمپانیاکانە و توێژ و ڕاوێژ ئەوە بکردن گرێبەست لەگەڵ کۆمپانیاکانە بەسن بۆی بتوانن بڕێکی زیاتر یاخود چاوەڕێ ئەوە نەکەین کە لە بەغاوە چەندمان بەدەست زۆر باشە مامۆستاشتین ئەچم هەندێک کۆمنت ئەخوێنمەوە سەهەند ئەڵێت باشە خۆ پۆلی دوانزەکان دژە کۆرۆنا نییە بۆچی پۆلی دوانزە دەوامی هەبێ ئەگەر قرار وایە کۆرۆنا هەیە و پێویستە خوێندن ڕابگیرێ ئەی خۆ پۆلی دوانزەکان بۆ دەوام بکەن دواتر ئەگەر وەڵامیان بێتەوە سپاس دەکەم کۆمنتێکتر هاتووە ئەڵێ ئەی بۆ پۆلی یانزە ناڵیت ئەگەر ئاوا بڕات بۆ پۆلی دوانزە هیچی پێ نابێت کەنار سعید ئەڵێت تەلەبەی پۆلی حوتمان هەیە نازانێ بە جوانی بنووسێ تەلەبە ئەم ساڵ هیچ فێر نەبووە وەڵامی ئێوە چییە؟ پۆلی دوانزەکان پێشتر باسم کرد وتم لەبەرەوەی خۆی گەورەیە بە تەمەنە عەقلی بەشتەکانە چکێ ئەتوانێ خۆپارێزی بکات و پۆلەکانیش کە دامان ناوە بە شێوازێک دامانەوە کە بتوانێ نزیک نین لەیەکەوە و لەبەرەوەی مستەقبەلێکی خۆیانیان هەیە نابێ ئێمە پۆلی دوانزەکانی پرژیۆ بخەین بۆیە لەسەر خۆیەتی ئێستا کەواتە من و تۆش بۆ لێرە دانیشتین خێرە بێ دیفاع لە خۆمان بکەین بەرگری لە خۆمان بکەین زانی چۆنەژی پۆلی دوانزەکانیش بەڕاستی کەسێکن لەو پەڕی عقلت هەیە ئەتوانێت دیفاع لە خۆی ئەتوانێت دەمان بەستەیە ئەتوانێت دوورە پەرێز بێ ئەتوانێت دەسی بشوە ئەمانە هەمووی ڕێنمایی خۆیەتی خۆی خۆپارێزیەکە لە خۆی یعنی فەرقی تەمەنەکەی لەگەڵ مناڵەکانە بەڕاستی من پێشەوەی قوتابخانە بکرێتەوە پۆلیە کودوەکان باسی وانە کردن مناڵان
لە گەڕەکانە دەمام چێکتریان نەگۆڕێتەوە شنە بە منم ڕەشەیەم بە تۆ بەڵام لە قوتابخانە فێریەوە بوو کە نابێ ئەم دەمام کە بگۆڕێتەوە یعنی کۆمەڵێکی مناڵێکی یەک و دوی سەرەتایی زۆر زەحمەت بێ لە بەیانی هەتانیەوە ئەم دەمامەکەیەوە بێت و لای نەبار ڕەنگە هەر بەڵام پۆلی دوانزەکە ئەتوانێ ینی ئەو هینانە هەمووی بکات و عقلی پێشکەت چیەکات پۆلی یانزەکان بۆ ناڵەی ڕاستەکە پۆلی یانزەکانی ساڵێککە چێتە دوانزە بەڵام قورسە بێ لەسەری و ئەبێ زیاتر هەوڵبا ئەبێ زیاتر خۆی هیلا بکە بەڕاستی وەکو خوێندن من پێم وتم خراپە بەڵام خراپترینەکەمان واز دێناوە بەم شێوازە هەرچۆنە بێ باشە مامۆستاشتی با باسێک لە خوێندنی ئەلکترۆنی بکەین لە سەرەتاوە پێش ئەوی بڕای لەکردنەوەی خوێندنگەکان بترێت وا بڕیار بوو کە بە ئەلکترۆنی خوێندن بڕوات خوێندنی ئەلکترۆنی تا چەند سەرکەوتوو بوو بەڕای من وەکو شخصی خۆم هیچ سەرکەوتو نەبوو بۆچی لەبەرەوەی کۆمەڵی کێشە هەبوو کە بەر ڕووی خوێندکارانە بووە مەسەلەن بۆ نمونە ئێمە تەلەڤیزیۆنی پەروەردەیمانە بوو تەلەڤیزیۆنی پەروەردەی لە سەعانەوە بەرنامەکانی پەخشەکرد تا ئێوارە ئێ باشە هەموو سلێمانی بە هەموو نەکانی لە سەعانەوە تا 12 کارەبای نەبووە منات سێری چی بکە کارەبان نەبووە لەبەرەوە ئەو دەرزانی هەموویە فەوتێ ئەلکترۆنەکان ئەوە نەبوو کە مامۆسا متابعە بکە لەگەڵ یا بڕوات بزانێ مناڵەکە چیەکە مناڵەکە جوێی لەوە ناگرت بڕوات دەبێت تا ئەخیریش مناڵی وابوو نەیدۆزیەوە بەرنامەکەی چیە و پێتان ڕێژەیەکی کەم لە خوێندکاران زۆر تابعی ئەو دەرزانە بوون زۆر کەم هیچ سوودێکی نەبوو هەر بووە پەروەردەست پەنای بردەبەرەوەی کارچۆنە بێت دەوامەکان بکرێتەوە خوێندن لە قوتابخانەکانە بێ بەڕاستی پۆلی 1 و 2 3 بنەڕەتی کە قۆناغیەکەمە مامۆستا لە پۆلا چی بۆەکە و هێشتا لی تێناگا ئێستا بە دیار تەلەڤیزیۆنێک کۆدا ئەنیت و ئەگەر مامۆستای خۆشت نەبێت ڕەنگە زۆر قورستر بێ بۆ منداڵ ینی کە تێبگات ئێمە هەمومان مناڵمان هەیە بەڕاستی دایک و باوکی مناڵین کاتێک کە شتێ بە مناڵەکە دەڵێ گوێ لە مامۆساکە ئەگرێ بەڵام گوێ لە تۆ ناگرێ لە مامۆساکەم وایوت لەبەرەوە زۆر زەرورە مامۆستا لە ناو پۆلا بێ قوتابی لە ناو پۆلا بێ ڕاستەو خۆ بەیەکەوە هێنکەن وەگەوەی لەبەر تەلەڤیزیۆنێک دانیشت بێ بەڵێ کۆمنتێکترمان هەیە لە خوێندن لە چ وڵاتێک ڕاگیراوە کە کۆرۆناش هەیە بەس دیارە لای ئێمە کۆرۆنا بەس بۆ مزگەوت و خوێندن هەیە لە زۆر وڵات ڕاگیراوە خوێندن لە زۆربەی وڵاتان ڕاگیرا بەڵام ئێستا وردە خەریکن جارێک کەسە لە نوێ خوێندن دەست پێکەنەوە بەڵام بە هەمان شێوازی ئێمە بەدیلیان هەیە چۆن بیکەن چۆنێکەن ئەجنا خوێندن ڕاگیراوە لە وڵاتانە زۆر باشە مامۆستا ئەحمەد ئەمەوێت هەمان پرسیاری مامۆستا ئاشتی لە جەنابیشت بکەم هەر خۆشت لە قسەکان تا پێشتر باست لە خوێندنی ئەلکترۆنی کرد ینی بەدیل ئێستا بۆ نموناگەر ئێمە باس لەواکەین ئەگەر وەزعەکە بەو شێوەیە بێت و نەتوانێت دەرگای خوێندنگەکان بکرێتەوە یەکێ لە بەدیلەکان کە پێشتریش باسی لێوە کراوەوە ئەنجامیشدرا خوێندنی ئەلکترۆنیە بەڵام بەڕای ئێوە خوێندنی ئەلکترۆنی توانی سەرکەوتن بەدەست بێنێت یاخود ئەگەر بۆ لەمە دوا بڕیار بدرێ خوێندن بکرێتەوە بە ئەلکترۆنی چۆن ماماڵی لەگەڵدا بکرێ خوێندنی ئەلکترۆنی کاتێ لە مانگی دا دەستمان پێکرد لەگەڵ ئەمڕۆ فەرقەکە لەبەرەوە لە مانگی دا با بڵین فشارێکی وزارەتی پەروەردە یان حکوومەت مؤسسەکانی پەروەردە فشارێکی قورسی نەخستە سەر مامۆستا و قوتابی خوێندکار تەنها بەکو بڵێن وەکو نایبڵێن پاڵپشت بوو خوێندنی ئەلکترۆنی وەکو پاڵپشت و تەنانەت تاقیکردنەوە نەکرا تەنانەت بڵێن لە هەولێر و دهۆک تا لە 170 ڕێژەکە بەرز ڕۆیشت بەڵام لە سلێمانی نەگەیشتە 90%. دوای ئەوە کەمەکەمە لە هەولێر و دهۆکیش دابەزی کەمەکەمە دابەزی ڕێژەی بەشدار بووان و کەم کورتیشی تیا بووە زۆر لەوانەکان بۆ نمونە هەڵی تیا بوو کێشە و گرفتی تیا بوو بەڵام ئیستا ناچارین یعنی ئستا ئەم بریارێکی قورسە من ئەم قسە ئەەکەم بەڕاستی لە دوای ئەو وەزع خراپەی کە توشمان بووە ینی ڕێژەیەکی زۆر توش بووان ڕۆژ و ڕۆژ بەرزە بێتەوە کنترۆل ناکرێت خەڵک ڤاکسین نادا زۆربەی کێشەکان گەورە ئەبنەوە تێکەڵبوون کنترۆل ناکرێت بەڕاستی سەگرتبوونەوەی عشاریش دروست بووە گرتبوونەوەی با بڵێن خزمایەتی و گرتبوونەوەی هاوڕێتی و تەنانەت سەردانەکان و یعنی قەڵەباڵغێک دەبینی لە هەموو شوێنێکەوە ئەوە نییە خەڵک دوور بێ لە یەکوە بە پێچوانەوە خەڵک نازانم خەڵک وەکو چۆن بڵێن تەحەدایەکی وەزع دەکات یعنی ئەوش باش نییە ئێمە گرنگ لامان خوێندن نەفۆتێ ئیمساڵ گرنگ ئەوەمانە دەبێ بە هەمومانەوە طبعاً ئەرکەکە ئەمڕۆ لێرا بەڕاوێژکاری باسەکەم ئەرکەکە دەکەوێتە سەر شانی دایک و باوک زۆرتر دایک و باوک بەڕاستی دەبێ مادی بوون لەو بابەتەوە ئەمڕۆژ خەڵکەکە هەم لە ڕووی داراییوە لاوازە هەم لە ڕووی زۆربەی خەڵکەکە لایەنی ڕۆشنبیری ئەلکترۆنی بەڕاستی لاوازیتیایە دەبێ هەمومان مادی بین بۆ ئەوە ئەو مناڵانە بە تایبەتی پۆل و 1 و 2 3 زۆر بەڕاستی گرنگە ئێمە بتوانین لە ماڵە
لە ڕێگەی کردنەوەی خۆلی ئلکترۆنی یان بڵێن لە بابن گروپی مەسنجەرە گروپی ڤایبەرە ئێستا من دەبینیم کۆمەڵێ مامۆستای ئینگلیزی خۆل دەکەنەوە بۆ قوتابەکانی و خوێنکارانی خۆیان یان بۆ خەڵکی تر لە ڕێگەی ئلکترۆنیوە. باشە مامۆستا ئەو شوێنانەی کە لە دەرەوەی شارەکانن و ڕەنگە مۆبایلی زیرەکی زۆر کەمتیا بێت یاخود خەتی ئینتەرنێتی باش نەبێت ئەو منداڵانە چی بکەن؟ دەبێت ئێمە هەوڵدێن بە هەمومانەوە ڕێکخراوە خێرخوازەکان وزارتی پەروەردە لایەنە سیاسیەکان ڕێکخراوی قوتابیان و خوێنکاران مامۆستایان هەمومان هەوڵدەین لەو شوێنانە ئەوانەی شوێنانە کە ئەتەرنێتی پێناگەێنێت لە گوندێکە حەفت قوتابی و خوێنکارە ئەوانە زۆر تەبیعیە مەسەن دام لەوێ دەستی پێ بکە لە هەفتەیەکە 2 ڕۆژ 3 ڕۆژە بە هەر چۆنێک بێت لەوێ بەڕێوە بات بەڵام لە شوێنە قەڵەباڵەکان بەڕاستی لە شاری هەولێر و سلێمانی دوهۆک ئامادەیمانەیە نزیکەی 1500 خوێنکاری تایە بەڕاستی ئەوە ئاسان نییە خوێندن لە ناوی تەنانە 3 ڕۆژ بە 3 ڕۆژش بەڕاستی ئەوش هەم نەیتوانی وەکو پێویست کرد لە باشە مامۆستا پرسیاری ئەوە ئەکرێت کەمی میلاکاتمان ئەگەر ڤایرۆسی کۆرۆنا بەردەوامی هەبێ گریمان چەند ساڵێک ئەم ڤایرۆسە بەردەوامی هەبێ دەکرێت پرۆسەی خوێندن بەم شێوەیە بێت؟ نەخێر ئەبێ ئێمە وەک وڵاتەکانی تر پەنا بین بۆ کۆمەڵی ڕێکاری تەندروستی تۆند لەلایەکی تریشە خوێندنی ئلکترۆنی بێتی یاریدە دەرێک خوێندنی ئلکترۆنی بەڕاستی هەنگاوێکی زۆر باشە ئەگەر وەکو یاریدەری خوێندن بێت ئێمە نەک 100% پشتی پێ ببەستین بەڵام ئەمڕۆ من هەستەکەم دەبێت 80% پشتی پێ ببەستین لە وزارەتی خوێندنی باڵا خوێندنی ئاوێتە سەرکەوتوو بوو تا ڕادەیەک و بەرکەوتە کەم بوو و بەڕاستی توانیە لە 170 خوێندنەکان تاکیسە تەواو بکەین ئێمە ئەگەر بتوانێت لە وزارەتی پەروەردە وەکو ساڵی پار وەرزی یەکەممان تەواو کردایە تاکو ئەمڕۆ بە ئاسانتر دەمانتوانین تەعامل لەگەڵ وەزعەکە بکەین بەڵام بۆ ماوەیەکی دوور و درێژ بە تایبەتی مانگی 10 و 11 تا نزیکی 12ش بەڕاستی ڕێژەی توشبووان کەم بوو بەڵام خوێندن داخرا بوو ئەگەر لەو کاتە خوێندن ببوایە تا ڕادەیەک ئەمڕۆ ئەمانتوانی زیاتر کۆنتترۆلی بکەین ئەمڕۆژ وەخت ماوە ئێمە دەتوانین بە هەمومان بەڵام ئەساسی ئیشەکە ئەمڕۆ بنەمای کارەکە با بڵێن ئەرکە قورسەکە لەسەر باب و دایکە 2 لەسەر مامۆستایە 3 دەبێ وزارەتی پەروەردە پلانی باشی بێت بەرنامەی باشی بێت بۆ ئەوە بتوانێت کەمترین بەرکەوتە بێت ناو قوتابخانەکان و خوێندن بەردەوام بێت زۆر باشە دکتۆر کۆمنتێک هاتووە لە ڕاستە کۆرۆنا هەیە بەڵام بەدەمامک ناپارێزرێت ئەم زانستە لە شۆ هاتووە وەی ئێستا لە هەموو جیهانە تاکەچەکی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا دەمامکە یعنی شتێک نییە کە تەنانەت جاران ئێمە لە بیدایەتی سەرەڵدانی کۆرۆنایە مەسەلەی تاقیمکردن و مەسەڵەن تاقیمکردنی شتەکان کارێکی زۆر لە پێشی نەبوو کە ئەماکر بەڵام دوای ئەوە دەرکەوت کە ڕێکخراوی تەندروستی جیهانی و CDC ئەتلانتا ئەم ڕێنمایانەیان سوک کرد و ئەتوانم بڵێم بە شتێکی لاوەچیاندانە لەسەر ئەم بابەتە ئەوەی کە زیاتر تەرکیزی لەسەر ئێستا لە هەموو جیهانە مەسەلەی تاکپارێزیە لە ڕێگەی ماسکەوە چکە دەرکەوتووە کە ڤایرۆسەکە بیدایەت ئەوترا کە بەتەنیا لە ڕێگەی هەناسەدانەوە ناگوێزرێتەوە لە ڕێگەشتی تریشەوە بەڵام ئێستا دەرکەوتووە کە تاکە ڕێگەی گواستنەوەی ڤایرۆسەکە بەرکەوتنی هەناسەی یەکترە یاخود پژمە یاخود کۆکەیان بە بڵێن دەنگی بەرز قسەکردن ئەمانە ئەبنە هۆکاری گواستنەوەی ڤایرۆسەکە لەبەرەوە بەکارهێنانی دەمامک یەکێکە لەو چەکە هەرە کاریگەرانەی کە ئەتوانم بڵێم ئەتوانی شەپۆلی ڤایرۆسەکەی پێ خاوکەیتەوە بە شێوەیەکی زۆر باش لە شوێنی داخراوە جیاوازە لە شوێنی کراوەیە لەبەرەوە لە هەموو جیهانە ئەوەی کە پیادە ئەکرێ یاخود ئەوەی کە زیاتر تەرکیزی لەسرە تەنانەت غەرامەیەکی زۆریشی لەسرە مەسلەی دەمام کە ئەوە تا لە دوور نەڕۆین لە وڵاتی ئیمارات و لە دەوروبەر لە ئەردن لە ئەو شوێنانە ئەگەر تۆ ماسکەکە و بە شێوەی یەک تۆزیش بێنیتە خوارەوە غەرامەکەت ئەەکەن و لە زۆربەی وڵاتانی ئەوروپاش هەر بەو شێوەیە یعنی زۆر خەڵکیش ڕاستە مەسەن ئەچیتە ناو قیتارێکی شۆ چیتە ناو پاسێکی شۆ قەرەباڵغا بەڵام
پێویستە ماسکەکە و هەر پێ بێت ئێمە باس لە پرۆسی خوێندن ئەەکەین و ئەو ماوەیەشی کە خوێندن کرابەوە باسمان لەوە کرد کە خوێندکاران بە ماسکەوە دەوامیان دەکرد من ئەمە ئەو بپرسم کە ماسک ئەوەندە گرنگە و ئەهمیەتی هەیە بۆ خۆپاراستن لەو ڤایرۆسە ناتوانین بە ڕێکارەکانی خۆپارێزی و بە ماسکەوە لە ناو خوێندنگەکان تا کۆنتترۆلی ئەو ڤایرۆسە بکەین و خوێندنیش بەردەوام بێت ئێمە کێشەیەگە بوو لە بەڕاستی لە سەرەتایکردنەوەی پرۆسی خوێندنە کە من بۆ خۆم لیژنەکانم چەند جارێک ناردۆ بۆ خوێندنگاکان و ئەتوانم بڵێم وێنەی چەند پۆلێکیان گرتووە یاخود چەند خوێندنگایەکیان گرتووە یعنی پابندبوونەکە لە 100% نەبووە ئەگەر پابندبوونەکە لە 100% وایە لە ناو خوێندنگاکانە دڵنیام کە ڕێژەی توشبوون لە ناو خوێندکارانە ڕێژەیەکی زۆر کەم و دەگمە نەبوو بەڵام پابندبوون نەبووە تەنانەت لە ناو مامۆساکانی شابەداخەوە هەنێکیان پابند بوون ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو کللتورە یاخود ئەو باوەڕێک کە هەنێک کەس تەنانەت لە مامۆسا لە خوێندکارانیش باوەڕیان بە پۆشینی ماسک نەبووە ئێمە دووسێ جار من خۆم بە شخصی بەڕێوبەری پەروەردەم ئاگادار کردوتەوە کە لە هەندێک خوێندگایە پابندی تەواو نین بە مەسلەی پۆشینی ماسک بۆ جگەل لەوەش کە ئەوەی کە مامۆسا فەرمووی گۆڕینەوەی ماسک هەبووە لە نێوان خوێندکارانی قۆناغی سەرەتاییە ئێمە ئەمانە کە ئەیکەین ڕێنمایی کە دەرەکەین بە پێوەری زانستی دەریەکەین و ئەوانەی کە مەسەڵەن ئێستا زۆر شوێن هەیە جاران هەر شوێنێک کە گومانی یەک ڤایرۆسمان لێ کردایە تیمەکانمان ئەنات بۆ ڕشاندنی ئەو شوێنە ئێستا ئەمانە گۆڕاون ینی ڤایرۆسی کۆرۆنا لە بەروی شتێکی تازە بوو زانستەکەشی هەم یاخود لێکۆڵینەوەکان ڕۆژ بە ڕۆشتی تازە دەرەخەن لەسەر مەسلەی کۆرۆنا لەبەرەوە باست لە ڕشاندن کرد ینی ئێمە پێشتریش لە کاتی خۆیان کە بیدایەتی ڤایرۆسی کۆرۆنا بوو بەرنامەیەکی زۆر تایبەتمان لەسەر ئەو مادێ و چۆنێتی ڕشتنی و لەکوێدا ئەو دەرمانانە دەڕژێنرێت بۆکو قوتابخانەکان ئێوە کارتان لەسەر ئەوە نەکردووە کە بۆ نمونە هەفتانە بتوانن ئەو دەرمانە بەرنە قوتابخانەکانەوە ڕشاندنی بۆ بکرێت ئەستەمە لە شوێنێکە کە تۆ حاڵەتی پۆزتیڤت کەم بێت ئەسڵەن یەکەم زەڕور نییە دووەم کاریگەری بەو شێوەیە نییە چکە تۆ دەرمانەکە ئێڕژی بۆ ماوەیەکی کەم ینی ئەو پەڕەکەی بتوانێت 2 ڕۆژ بمێنێتەوە 48 ساعت بمێنێتەوە ئەی دوای ئەوە چی خۆ تۆ بێ لە پرۆسەیەکی بەردەوامی ڕشاندنابیلەوە لەبەرەوە هەموو دنیا زیاتر فۆکەسی خستۆتە سەر مەسلەی هێشتنەوەی ماوەی کۆمەڵایەتی نێوان تاکەکان لەگەڵ پۆشینی ماسک بەتەنیا ئەم دووە ئەتوانم بڵێم ڕێژەی توشبوون بە شێوەیەکی زۆر بەرچاو کەمەکاتەوە و خێرایی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە کەمەکاتەوە هەنیگە تۆ ئەو پژمەیەکەی لە ماسکێکە لەوانەیە یەک کەس توشکەی بەڵام ئەگەر پژمەیەکەی بەبێ ماسک لەوانەیە 8 کەس تا 10 کەس لە دەوروبەری خۆ توشکەی زۆر باشە مامۆستا با باسێک لە قوتابخانە حکوومیەکان و بەراوردیان بکەین لەگەڵ خوێندنگە ئەهلیەکاندا ئێمە باسمان لە خوێندنی ئەلکترۆنی کرد ئەو خوێندنە ئەلکترۆنی کە لە خوێندنگە حکوومیەکاندا سەرکەوتنی بەدەست نەهێناوە بەڵام لە خوێندنگە ئەهلیەکاندا جیاوازتر بوو لەبەر ئەوەی هەر خوێندنگە و دەرسی تایبەت بەخۆی هەبوو بەرنامەی تایبەت بەخۆی دانابوو لەگەڵ خوێندکارەکانی لە پەرمانگینەوە بە ئەلکترۆنی لە خوێندنگە ئەهلیەکاندا دەرس خوێنراوە و ئەوەشی کە ئێستا هەیە لە خوێندنگە ئەهلیەکاندا وەرزی یەکەم ئەوزام سبینی ئاخیر ڕۆژی تاقیکردنەوەیانە وەرزی یەکەم کۆتایی پێێت ینی بە هەموو نمرەکانیەوە ئەم جیاوازیە لە نێوان قوتابخانەی ئەهلی و حکوومیەکاندا چۆن ینی چۆن چارەسەری بۆ دەکرێت بەڵێ خۆی خوێندنەکە لە بینی ئەهلی و حکوومیەکانە ئەوە دروست بوو کە هەردووچیان بوون بە ئەلکترۆنی لە هەردوو حاڵەتەکە هەردووچیان بە ئەلکترۆنی دەستیان پێکرد بە خوێندن بەڵام ئەهلیەکان هاتن بە شێوازێکی زۆر باشتر هەم لەلایەن مامۆساکانەوە هەم لەلایەن قوتابیەکانەوە هەم لەلایەن مناڵەکانەوە شێوازێکی زۆر باشیان کرد مەسەلەن هەفتانە ئەم قوتابخانانە بە ئەلکترۆنی ئیمتیحانیان نەکردن هەفتانە پرسیاریان نەیانێ ڕۆژانە مامۆسا لەگەڵ قوتابیەکە بوو پرسیاری ئاراستە کەشتی لەگەڵا کرد بەڵام بەداخەو لە حکوومەکانە وانە چاودێری پرۆسەکەتانە کرد چاودێری پرۆسەکە کرا زۆر وەکو تەربیە وەکو ئیشراف چاودێریە کرا زانێ بەڵام کەم تەرخەمی پێوە دیار بوو بەڕاستی وەکو مامۆستا ئەحمەد زیاتر کێشە دروست دەبێت لەوەی کە تا چەند پابند دەبی مامۆساکان پابند نەبوون بەڕاستی قوتابیان پابند نەبوون بەو شێوازەوە سیرکەی ماڵێکە مناڵێکی ئەهلیە بوو دایک و باوک گیری خواردبووەوەی کە معدل لەسەر خەتە لەگەڵم مناڵە
معدل خەریکی امتحاناتە خەریکی دەرس خوێندنە خەریکی لەگەڵ مامۆستاکە قسەکە بەڵام لە حکومەکانە وا نەبوو بەڕاستی لە حکومەکانە مناڵ ناچوو بەلای ئەلکترۆنیەکە وازی لێ نایە و تااقەتم نییە یودمە حەزم لێنی حەزم لەم مامۆسایە نییە ئەمە زیاتر ئەبوو بە کێشە بۆ مناڵەکەی من ئەوەیە مامۆساشتی ئێستا کە باس لەوا کرێت پرۆسی خوێندن درێژ بکرێتەوە ینی خوێندکارێکی خوێندنگەیەکی ئەهلی لە پەر مانگینۆ دەوام دەکات و بەشێکی زۆری منهەجەکەی تەواو کردووە یعنی ئەمیش دەبێت درێژە بە خوێندنەکەی بدات و لەگەڵ خوێندکارێکی خوێندنگەیەکی حکومیە هەر بەردەوام بێ لەسەر خوێندن لەو حاڵەتە ئەو لەگەڵەوە ناڕوات ئێستا بۆ نمونە ئێمە ئەم هەفتەی امتحانی 20مان کردو حکومەکان بەڵام ئەهلەکان امتحانی وەرزی یەکەمیان کردووە 60 کەواتە مەسافەیەکی زۆر لە پێشە ئەگەر سبینە دەست بکەینەوە بە دەوام دەست پێ بکاتەوە ئەبێ حکومەکان لە 20ەکەەوە دەست پێ بکەن بەڵام ئەهلەکان لە 60ەوە دەست پێەکەن کەواتە لەوانەیە 2 مانگ بۆ ئەهلەکان کافی بێ بۆی کە 4 مانگ بۆ حکومەکان هەیە لەبەرو شرط نییە تۆ لەگەڵ حکومەکانە بڕۆی حکومەکان لەوانەیە بکەیتە مانگی 9 ئەو وەختەی امتحانی وەرزی دووەم بدەن بەڵێ پرسیارێکمان بۆ لەسەر قسەی جەنابەت ئەڵێ ئایا ڕاستە وەرزی دووەم بۆ پۆلە ناکۆتاکان مانگی 9 دەست پێکاتەوە دەنگێکی وا هەیە بەڵام وەکو بڕیار نییە بەڵام دەنگێکی وا هەیە لەم وەزعەیە تۆزی خوێندن ڕابگیرێ جارێکتر وەرزی دووەم دەست پێ بکاتەوە لە پاییزا زیاتر لە مانگی 9 دەست پێ بکەنەوە امتحانات بدرێ بەڵام نەبووە بە بڕیار و لیژنەی باڵای کۆرۆنا لەگەڵ وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی سەحا تەسەوڕەکەم دەیمان کۆبوونەوە کەن دەیمان دانیشتێکی ترەکەن بۆی ئایا بزانین ئەم وەزعەت چی لێت و خوێندن چی بەسرێت لەو یا قەرارە درێت کە ئایا خوێندن چی لێت دەنگێکەیە بەڵام بە ڕسمی نییە وەکو کتابێکی ڕسمی بۆ ئێماتبێ بڵێ وای لێت بەڵام لەناو خەڵکا وا باوە کە ئالاساس بە ئەم ماوەیە بوەسێ دوایی دەست پێ بکەینەوە لە پایزە بۆ ئەم وەزعەت تۆزێ سادێ بەڵام لە دەی مانگ قەرار ئەدرێت کە ئایا چی لە خوێندنە زۆر باشە کەواتە مامۆستا ئەوەی کە لە لای ئێوە هەیە بڕیاری چی دەدرێت لەسەر پرۆسی خوێندن جۆرە ساردبوونەوەیەکەیە لە لای خوێندکار و لە لای تەنانەت کە سوکاری خوێندکاریش بۆی کە نازانن پرۆسی خوێندن چی بەسەریەت ئێوە ئەوەندەی کە زانیاریتان هەبێت پرۆسی خوێندن بۆ ئەمساڵ بەکوێ دەگات بەڵێ تاکیدین ئێمە دڵنیای کە سوکاری خوێندکاران و قوتابیان دەکەینەوە ئەوەی من تێگەیشتمە لە وزارەتی پەروەردە بە هیچ شێوەیەک ڕێگە نادەن ئیمساڵ خوێندن فۆتێت ئەوەی مامۆستا ئاشتی باسی کرد احتیمالە بڕێک درێژ بێتەوە تاکو ئەو پلانە کە دای ناوزاتی پەروەردە بگاتە مانگی 11 و 12 کۆتایی وەرز بەڵام تەسەوڕەکەم ئەو پلانیشە دیسان پێداچوونەوە بۆ پلانیشە دەکرێت لە برەوە بارودۆخەکە کێ تەحکومی پێکە مەسەلە تەندروستیەکە و راپۆرتی وزارەتی تەندروستی و بریاری لیژنەی بەرامبوونەوەی باڵای کۆرۆنا لە هەرێمی کوردستانە ئەوە تەحکوم بە وەزع و بارودۆخەکە ئەکات بەڵام بەڕێی ئێمە ئەمڕۆ هەوڵ دەین بەشێک لە خۆدنەکان جارێک بە ئەلکترۆنی بڕوات و لە هەفتەیەکە ڕۆژێک یان 2 ڕۆژ با بڵێن قوتابیەکە خوێندکارەکە سەردانی قوتابخانەکە بکەوە لەگەڵ مامۆستاکانی خۆی باشە مامۆستا لەسەر ئەو قسەی جەنابەت یەک کۆمنت هاتووە کە باس لە خوێندنی ئەلکترۆنیەکە ئەڵێ مەگەر حکوومەت یەک بەیەک بە ماڵانە بگەڕێت ئینتەرنێت و مۆبایلیان بۆ دابین کا بۆ ئەوی بتوانن بە خوێندنی ئەلکترۆنی بخوێنن کە ئەمەش لە وڵاتی ئێمەیان ڕوونادات تەسەوڕەکەم 80% ئەمڕۆ زۆربەی ماڵەکان گوندە دوو دەردەستەکانیش نەبێت وڵات تەسەوڕەکەم ئەوانیش زۆربیان هەوڵیاندا مەسلەی ئەنتەرنێت بگاپیان بەڵام ئەنتەرنێت وەکو پێویست نییە 100% وە کێشە و گرفتەیە لە کارەبا کێش و گرفتەیە لە ڕووی داراییەوە بۆ دابینکردنی ئەمە لەوە باشترە کە بە یەکجار خوێندن فوتێت من بتم نەک 100% ئەمە پەنا ببین و خوێندنی ئەلکترۆنی بە شوەیەکی کاتی پاشان ئیش لەسەر ئەو بکەین ڕۆژ بە ڕۆژ با بڵێن قوتابی خوێندکار سەردانی بۆ قوتابخانەکان زیاد کە ئەتوانین لەمنا اعتیمادی لەسەر مامۆستا بکە مامۆستا پێداچوونە بە مثلا گروپ دامەزنێ یعنی گروپ دامەزرێنێت لە ڕێگەی ڤایبەر و یا مەسنجەر یان وەستابەوە لەگەڵ قوتابی وەکو چۆن لە ئەهلەکان کرا جاران کۆمەڵێک کەم و کورتی بوو لە مەسائلی دارایی و لە مەسائلی تەنانەت سیاسیش بوو کۆمەڵە ئیشە بەڵام ئەمڕۆ هەنگاوەکان باشن ینی لە ڕووی پێدانی موچە هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان مانگی 4 بە کاملی بداوە وا پێشبینیمانیش کردووە کە مانگی 4 بە کاملی دەدرێت واتە کەمەکمە بارودۆخی داراییەکەیش باش دەبێت بەڵام کێشەکە لەوەیە نرخی ئەمریکترۆەکانیش بەرز بۆتەوە بەڕاستی ئەوەی ئاگام لێ بۆ هەر لاپتۆپێک هەر بەنێوی خۆی $200 چۆتە سەری جگە لە بابڵێن لاپتۆپی بەکارەتوو ئەوش گرام بووە ئەوش جارێک کێشەیە گرام بووە ئەوش کێشە گرفتە
ئەویش دەبێتە کێشە گرت لە سەرمان لە برەوە هەموو جیهانە چۆن مامۆستاشتی ئاماژە پێکرد خوێندن تەنها لە هەرێمی کوردستان ڕانەوەستووە خوێندن لە زۆربەی جیهان ڕاوەستووە لە وڵاتە دراوسەکانمان ڕاوەستەوە هەمویان زۆربیان پەنیان بۆ خوێندنی ئەلکترۆنی بردووە ئەمانە بەڵام دەبێ ئەمە خوێندنی ئەلکترۆنی لە ئایندەیە سوودی لێوەرگرین خەرجەکان کەم بکەینەوە بۆ کۆمەڵی کۆبوونەوەی مامۆستایان بۆ کۆبوونەوەی با بڵێن گشتەکان ناو وزاتی پەروەردە ئیستەوە من بە ئەلکترۆنی لەگەڵ جەنابتم بۆ نمونە ینی بێن بۆ سلێمانی کۆمەڵێ پارە خەرج دەکەم یان تو بۆمی خەرجەکە یان لە گیرفانی خۆم خەرجەکەم بەڵام ئەوە من ئەمڕۆ لە هەولێر دانیشتمە لەگەڵ جەناب قساکەم ئەمە تاواتە خەرجەکان کەمەکرێتەوە ئەمە لایەندا بەڵام نەبێتە فول ئەلکترۆنی. بەڵێ دەستان خۆش بە مامۆستا زۆر سواز بۆ ئامادەبوونتان دکتۆر ڕێنمایی ئێوە بۆ خەڵک چێوە شێوەیەکی گشتی ڕێنمایی ئێمە بۆ خەڵک ئەو ڕێنمایانن کە بەداخەوە ئەڵێم سواوە یعنی ئەوەنە ئەیڵێنەوە کە لە سەرەتای سەرەڵانی کۆرۆناوە تا ئێستا ئەم ڕێنمایانە ڕێنمایی جێگیرن ڕێنمایی نییە کە گۆڕانکاری بەسەر هاات بێ بەڵام هەمیشە جاختکردنەوەی لەسەر ئەو ڕێنمایانە لەبەرەوە ئەم ڕێنمایانە ئەوەنە چوو بە گوێی خەڵکە ئێستاوای لاتووە خەڵک گوێ لێ ناگرێت ینی هەرچی ئەیڵێن هەر ئەوەیە کە لە مانگی سێی ساڵی 2020 تومانە کە مەسلەی تاکپارێزی مەسلەی خۆپاراستن لە شوێنی قەرەباڵغ و لە شوێنی جەنجاڵ خۆ بە دوورگرتن لە شوێنە کە پێویست نییە بۆی بچی ئەمانە هەمووی ئەو ڕێنمایانن یان لە ژێر سەقفی داخراوە مەسەرەن بەکارێنانی هەنێک شوێن کە گرنگە خۆتی لێ بپارێزی ئەمانە ئەو ڕێنمایانن کە ئەوەی کە خەڵک جێبەجێ بەڵێ ئێمە هەمیشە جەخت لەسەر مەسلەی جێبەجێکردنی ڕێنماییەکەین بەداخەوە مەسلەی جێبەجێکردنی ڕێنمایی وای لێ هاتووە کە بیدایەت ئێمە ئەوەی کە کرا ئیجباری بوو ئێمە حەزەکەین ڕێنمایی جێبەجێکردنی ڕێنمایی ئارەزوومەندانەیە و ئارەزوومەندانە بێت و خەڵکی نەچێتە ژێرباری ئەوەی کە بە زۆر ڕێکارەکانی بەسەرا بسەپێنی چکە ئەمانگەڕێنێتەوە بۆ چوارگۆشەی کەرەنتینە و قەدەغی هاتوچۆ ئەمانەکە بەڕاستی وەدارین کە ڕوونەدات و نەگەین ئاشتی ئەگەر بە کورتی کۆتا قسەی جەنابتان سپاس دەکەم من سپاسانەکەم هەموو هیوادارم هەموو قوتابیان هەموو مامۆستایان هەموو پەروەردەکاران وەکو جەنابی دکتۆرە جوتی تایبەت بن بە ڕێنمایەکان پارێزن بەڕاستی ماوەی ئەخیر خەڵک بە جارێ وازی لەو ڕێنمایانە هێناوە حتا جاران کە چیتە بازار و قەرباڵەکان ئەدبینی کە خەڵک ماسی پێوەیە کە خەدووە بەرام ئێستا هیچ شتێک نەماوە زۆر ئیهمال کراوە کە ئەمە بۆتە هۆیەوەی کە ئێستا حالێن جاچکە زیاکرێتەوە بۆی هیوادارین هەموو هاوڵاتیەک پابند بێ و ڕێنمایە. بەڵێ ئێمەش بە هیوای سوپاس بۆ ئامادەبوونتان بەڕێز دکتۆر هێرش سەید سەلیم جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئاشتی کەمال یاریدەدەری سەرپەرشتیاری یەکەم لە پەروەردەی ڕۆژئاوا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان کە جەنابیشان بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیان هەبوو سوپاس بۆ تا ئێستا بینەری بەرنامەکەم بوون تا ئاڵلقەی داهاتوو با تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوەر بن.